نەتەوەکانی دیکەی ئێران لە ناوخۆدا تەنگیان با ڕژێم هەڵچنیوە. چەندین گروپی سەربازی لە ناوچەکانی بەلوچستان و کوردستان چالاکی دەکەن و داوای مافەنەتەوەییەکانیان دەکەن. ئێران وەک وڵاتێکی فرەنەتەوەیی بە زۆر لێکدراو لە لێواری ڕووخاندایە. بازار خیابان‌های اهلی هر جایی که توان تسکیل کنید تجمع کنید. ئیسماعیل هەنیەی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە تارانی پایتەختی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کوژرا و ڕژێمی ئێرانیش بەڵێنی تۆڵەسەندنەوەیەکی گەورەی لە ئیسرائیل بە خەڵک و لایەنگرانی خۆی داوە. ئەمە بابەتێکە کە ئەم ماوەیە زۆر جار گوێمان لێ بووە و هەریەکەمان بە شێوەیەک لێکدانەوەی بۆ دەکەین تا بزانین دەرەنجامەکەی بەکوێ و بە چ دۆخێک دەگات. بەڵام هیچ یەکێکمان گومانمان لەوە نییە کە کۆماری ئیسلامی ترسێکی گەورەی لە هێرشی ئیسرائیل و دەستپێکردنی شەڕێکی گەورە لێ نیشتووە. هەرچەندە کۆماری ئیسلامی ئێران ترسی لە هێرشی ئیسرائیل و دروستبوونی شەڕ لە ناوچەکە هەیە، لە بەرامبەردا چەند قات ترسی لە بابەتێکی دیکە هەیە. ڕژێمێک کە بە درێژایی 44 ساڵ بانگەشەی یاسایش و ئەمنیەت لە ناوخۆی وڵاتەکەی دەکات و دەڵێت هیچ لایەن و گروپ و دەستە و تاقمێکی چەکدار لە ناو ئێراندا بوونی نییە، ئێستا ئیتر چاوێکی لە ترسی ئیسرائیل و ئەمریکا و دەرەوەی ئێران بەگشتی و چاوێکیشی بەهۆی سەرهەڵدان و چالاکی گروپە چەکدارەکانی ناوخۆی ئێرانەوە خەوی لێزراوە و ئاسایشی لێ حرام بووە. لەم شیکاریەدا تیشک دەخەینە سەر دروستبوون و سەرهەڵدانی گروپێکی چەکدار لە ناوچەی بەلوچستانی ئێران و ترسەکانی ئەم ڕژێمە لە پەرەسەندنی چالاکیەکانی ئەم گروپە و گروپەکانی دیکەش. دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970دا کە کۆماری ئیسلامی ئێران گەیشتە دەسەڵات و حکومڕانی، هەرزوو ڕوحوڵڵا خومەینی ڕێبەری پێشوویە و ڕژێمە خۆی و حکوومەتەکەی لەگەڵ بەرەی ڕۆژئاوا یەکلایی کردەوە و ڕاگەیاند ئەمریکا و ئیسرائیل دوو دوژمنی سەرەکی کۆماری ئیسلامی ئێرانن. ئەمریکا شەیتانی گەورەیە و ئیسرائیلیش دەبێت لەسەر نەخشەی جیهان بسڕدرێتەوە و نەمێنێ. لەو کاتەوە بوو کە کێشە و ناکۆکی و ئاڵۆزیەکانی ڕژێمی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەستی پێکرد. لە ماوەی چواردەهەی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی دەسەڵاتی بەدەستەوە بووە بە مەبەستی پەرەپێدان بە ئیدۆلۆژیای شیعەگەری و زیاتر سەپاندنی بیر و باوەڕەکانی لە ناوچەکە، ملیاران دۆلاری بۆ دروستکردن و دامەزراندنی گروپ و میلیشیەکانی نزیک لە خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەرج کردووە. میلیشیەکانی سەر بە ڕژێمی ئێران چەندین جار زیانی گەورەیان بە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەیاندووە و بە شێوازی جۆرا و جۆر هێرشیان کردوتە سەر خاکی ئیسرائیل. حیزبوڵڵای لوبنان و حەماسیش سەرەکی ترین نمونان بۆ دەستپێکردنی شەڕ و زیان گەیاندن بە ئیسرائیل. بەڵام خۆناغە گرنگەکەی ئاڵۆزیەکان لێرەوە زیاتر پڕەنگ دەبێتەوە کە ڕژێمی ئێران لە چەند ساڵی ڕابردوودا و لە سەردەمی سەرۆک کۆماری مەحموود ئەحمەدی نەژاددا دامەزراندنی ناوەندی ئەتۆمی بە مەبەستی کەڵک وەرگرتن لە وزەی ئەتۆم بۆ وەبەرهێنان و دواتریش گەیشتن بە چەکی ئەتۆمی ڕاگەیاند. لە بەرامبەردا ئەمریکا گەمارۆی قورسی ئابووری و یاسایی و بازرگانی خستە سەر و ڕژێمە و ئیسرائیلیش چەندین جار هێرشی ناڕاستەوخۆی کردە سەر بنکە و ناوەندە ئەتۆمیەکانی ڕژێمی ئێران. ئیسرائیل توانی یەکێک لە پسپۆڕانی بواری وزەی ئەتۆمی ڕژێمی ئێران بە ناوی موحسین فەخریزادە لە ناو خاکی ئێراندا بکوژێت. چەند تەن بەڵگە و داتای ناوەندە ئەتۆمیەکانی ئێرانی لەو وڵاتە دەستکەوت و بە کۆنتینەر بردیە دەرەوە. لەم چەند ساڵەدا دەستگای هەواڵگری مۆساد بە چڕەی نفوزی کردوتە ناو ئێران. هەر لە ماوەی ڕابردووشدا ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە تارانی پایتەختی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کرای ئامانج و کوژرا و بەرپرسارەتی کوشتنەکەشی لاستۆ کرد. دوای ئەم ڕووداوانە و بە تایبەت کوژرانی هەنیە، ڕژێمی ئێران و بەرپرسانی باڵای و ڕژێمە کە چەندین ساڵ بوو دەیانگوت ئێران ئاسایش و سەخامگیری لە ناوخۆدا هەیە، هیچ ئاسایش و سەخامگیریەکیان بەدەست مەترسی هێرشەکانی ئیسرائیلەوە نەماوە. بەڵام گرنگتر لە چالاکیەکانی ئیسرائیل دژ بە کۆماری ئیسلامی ئێران سەرهەڵدان و پەرەسەندنی چالاکیەکانی چەند گروپ و ڕێکخراوی خۆجێی نەتەوەکانی ئێران وەکو کوردستان و بەلوچستانە کە ئەو ڕژێمە وەکو مەترسیەکی گەورە سەیریان دەکات و جیاواز لە مەترسیەکانی ئیسرائیل بەهۆی بوونی ئەو گروپانەوە خەو لە چاوی ئەو ڕژێمە زڕاوە.
لە بەلوچستان ماوەی نزیک بە 3 ساڵە گروپێک لە ژێر ناوی مەزارانی گومنام سەری هەڵداوە و لە ماوەی 3 مانگی ڕابردوودا نزیکەی 50 کەسیان لە کاربەدەست و کەسانی سەربازی و بەرپرسانی کۆماری ئیسلامی کوشتووە. هەرەمە ژوای کردووە ئەو ڕژێمە سەرنجی زیاتر بخاتە سەر دۆخی ئەمنی ناوخۆی ئێران. ئەو گروپە نوێیەی لە ئێران دژی کۆماری ئیسلامی چالاکی دەکات کێن. پێش ئەوەی باس لەو گروپە نوێیە بکەین کە سەری هەڵداوە، پێویستە ئاماژەیەک بە چەند بابەتێکی گرنگ بکەین تاوەکو سیاسەتی کۆماری ئیسلامی لە بەرامبەر نەتەوەکانی دیکەی ئێران و هۆکاری سەرهەڵدانی ئەو گروپە ڕوون بکەینەوە. یەکەم، ئێران وڵاتێکی فرەنەتەوەی و جیاواز لە فارس، ئەو وڵاتە لە چەند نەتەوەی وەکو کورد، تورک، عەرەب، بەلوچ، ئازەری، گیلەک و مازەنی پێکاتووە. دوام، نەتەوەکانی ئێران لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە توێنراونەتەوە و ئەو ڕژێمە باس لە یەکدەستبوون و یەکنەتەوەبوونی ئێران دەکات، واتە دان بە مافەکانی وەکو خوێندن و نووسین بە زمانی دایک، مافی بڕیاردان لەسەر چارەنووسی نەتەوایەتی نەتەوەکانی دیکەی و وڵاتەدا دانانێت و نەتەوەی فارس بووە بە نەتەوەی باڵادەست و سەردەست لەو وڵات و ڕژێمەدا. سێەم، بەشێک لە نەتەوەکانی ئێران وەکو کورد و بەلوچ و تورک و عەرەب ڕێکخرا و سازماندراون، بەواتایەکی دیکە خاوەن حیزب و ڕێکخراوی سیاسین و ئاگایی و وشیاری سیاسیان لە ئاستێکی بەرزدایە و داوای مافی نەتەوایەتی و بڕیاردان لەسەر ژیانی خۆیان دەکەن. بۆ نمونە لە کوردستان حیزبی دموکرات و کۆمەڵا، لە ئازەربایجان حیزبی دموکراتی ئازەربایجان، لە ئەهواز کە عەرەبن حیزبی ئەلەحوازیون و لە بەلوچستانیش حیزبی بەلوچستان ڕاجی توپاکی چەندین ساڵە بوونیان هەیە. چوارەم، چەوساندنەوە و تواندنەوە و داگیرکردنی خاک و ئاوی ئەو بەشانە لە ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە، هەروەها بە تاڵانبردنی سەرچاوە و سامانە سروشتی و ژێرخانیەکانی ئەو ناوچانە لەلایەن ئەو ڕژێمەوە بۆتە هۆکارێک بۆ سەرهەڵدانی ناڕەزایەتی گەورە لەلایەن خەڵکی ئەو ناوچانە. پێنجەم، سەپاندنی ئایدۆلۆژیای بەرچاوتەنگی ئیسلامیزمی ڕژێمی ئێران، سەرکوتی داواکاریەکانی نەتەوەکانی ئێران، کوشتن، زیندانیکردن و لە سێدارەدانی لاوانی نەتەوەکانی وڵاتە لەلایەن ڕژێم، هەروەها سەپاندنی یاسا دیکتاتۆری و تۆتالیتاریەکانی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی وڵاتەدا بەستێنی بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکداری لەلایەن خەڵکەوە دژی ڕژێم دروست کردووە. شەشەم، هەژاری، بێکاری و بێدەرەتانی و نەبوونی هەلی کار لە ئێران، بە تایبەت لە شار و پارێزگا و ناوچە پەراوێزکراوەکانی ئێران، بە تایبەتی وەکو بەلوچستان بە هۆکارێکی دیکە دێتە ژمار بۆ سەرهەڵدانی گروپی خۆجێیی چەکدار دژی کۆماری ئیسلامی. لە ئاکامی ئەم ستەم و داگیرکاریانەی کۆماری ئیسلامی و دەیان هۆکاری تر، لە ناوچەی بەلوچستان چەند گروپێک لە خەڵکی مەدەنی بەڵام چەکدار دروست بووە کە بە شێوەی ڕاستەوخۆ تۆڵەی هەموو جۆرە پێشێلکاری و داگیرکاریەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا دەکەنەوە. ناوی یەکێک لەو گروپانە مەزارانی گومنامە کە لە زمانی بەلوچیدا مەزار بەواتای پێشمەرگە و قوربانی و فیدایی خەڵکە و گومنامیش بەواتای نادیار و وندێت. گروپی مەزارانی گومنام نزیک بە 3 ساڵەکە سەری هەڵداوە. خۆی بە داکۆکیکاری مافەنەتەوەی و سیاسیەکانی نەتەوەی بەلوچ لە ئێراندا دەناسێنێت و دروشمی سەرەکی ئەو گروپە خەباتی میلی دیموکراتی بۆ نەتەوەی بەلوچ لە ئێراندایە. مەزارانی گومنام لە 2 ساڵ و نیوی ڕابردوودا دەیان چالاکی دژی ڕژێمی ئێران کردووە. یەکێک لەوانە دامەزراندنی هەڵمەتی ئاسوچ بووە کە بە کەڵک وەرگرتن لە کۆکتێل مۆلۆتۆڤ ئاگریان لە ئۆتۆمبیل و بنکە سەربازی و نظامیەکانی کۆماری ئیسلامی بەرداوە. ئاسوچ لە زمانی بەلوچیدا بەمانەی سووتاندنی بێڕەحم و بەزەیانە بە ئاگر دێت. هەروەها و گروپە دەیان چالاکی چەکدارانەیان دژی بەرپرسان و کاربەدەستانی نظامی ڕژیمی ئێران ئەنجام داوە کە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا نزیکەی 50 کەسیان لە بەرپرس، نظامی، سەرباز و کەسانی سەر بە ڕژێمی ئێران لە ناوچەکانی خاش، میرجاوە، فونوج، قەسرقەند و سەراوان و ڕازق کوشتووە. مەزارانی گومنام دەڵێن زۆرترین هەوڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین تۆڵەی نەتەوەی بەلوچ لە کۆماری ئیسلامی ئێران بکەینەوە. ئەو گروپە بە شێوەیەکی نهێنی چالاکی دەکات و تا ئێستاشی لەگەڵدا بێت هیچ کەسێک نازانێت کە ئایا سەر بە کام حیزبی پارێزگای زاهیدان و شاری بەلوچستانن.
لە چالاکیەکانیاندا چەکی کلاشینکۆف و M4 و دەمانچیان پێە و بە ڤیدیۆش چالاکیەکانیان بڵاو دەکەنەوە. زۆرجاریش لە گرتە و پەیامی ڤیدیۆییدا بە جلی بەلوچیەوە دەردەکەون و هەڕەشەی تند لە بەرپرسانی کۆماری ئیسلامی دەکەن. خەڵکی بەلوچستان لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەدا بە شێوەیەکی سەیر و سەمەرە پشتیوانی لەم گروپە دەکەن و بەشێک لەو گەنجانەی کە ئەنجامێکی بنەماڵەکەیان بەدەستی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژرا بێت یان تەنانەت بریندارکرا بێت پەیوەندی بەم گروپەوە دەکات و هاوکاریان دەکات. دۆخی بەلوچستان و ناوچەکانی دەوروبەری وای لێ هاتووە کە ئیتر لە سەربازێکی ئاساییەوە تا کاربەدەستێکی ڕژێمی ئێران ناوێرن بە تەنیا و بێپاسەوان لە جادە و شەقام و ناوچەکانی ئەو بەشەی ئێراندا هاتوچۆ بکەن. سەرەڕای هەبوونی پاسەوان و ئۆتۆمبیلی پشتیوان بۆ بەرپرسانی ڕژێم دیسان لەلایەن مەزارانەوە دەکرێنە ئامانج و دەکوژرێن. هەر بەم بۆنەوە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە ماوەی ساڵی ڕابردوودا بڕیاری داوە کە جوڵە و هاتوچۆی هێزەکانی لە بەلوچستان و ناوچەکانی دەوروبەری کەم بکاتەوە. هەروەها لە بەرامبەر و چالاکیانەی گروپی مەزارانی گومنامدا سوپای پاسداران هەوڵی داوە کە کەڵک لە خەڵکی خۆجێی ناوچەکە وەربگرێت بۆ سیخڕیکردن لەسەر ئەندامانی گروپی مەزارانی گومنام تا ناسنامەیان ئاشکرا بکرێن. بەڵام تا ئێستا هیچ یەکێک لە ئەندامانی ئەو گروپە ئاشکرا نەبوون و کەسیان لێ دەستگیر نەکراوە. جێگای باسکردنیشە کە لە پارێزگای زاهیدان و شارەکانی دەوروبەریشی چەندین گروپی چەکدار بوونیان هەیە و یەکێک لەوانە جێش العەدلە. بەڵام جێش العەدل داواکاریەکانی جیاوازە و زیاتر پێداگری لەسەر مافی سوننەکانی ئەو ناوچەیە و ئێران دەکات. مەزارانی گومنام ئەو گروپە نوێیە کە بە چالاکیەکانیان ترسی شۆڕشێکی گەورە و ڕووخێنەریان خستۆتە دڵی بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە. ڕژێم ئێستا چەندە ترسی لە هێرشێکی دەرەکی هەیە زیاتر ترسی لەوە هەیە کە لە ناوخۆی ئێراندا ئەندامانی نهێنی حیزبەکان و گروپە تازە دامەزراوەکان یەک بگرن و کۆتایی بە تەمەنی دەسەڵاتدارێتی ڕژێمی ئیسلامی ئێران بکەن.